وێڕای ئەو هەموو داهاتی کە لە ناوخۆی کوردستانە هەیە داهاتی خاڵە سنووریەکان داهاتی کانەنەوتیەکان داهاتی باج و گومرگ کەچی هێزە ئەمنیەکان کەرتی ئاساییش پێشمەرگە فریاکەوتن ماوەی هەفتار ڕۆژە باجی ناکۆکی سیاسی و نائیداری ناعەقڵێتی ئیداریان ئەدەن ئەم دوو بەڕێزە دوو کارمەندی هێزە ئەمنیەکانن ماوەی هەفتار ڕۆژە هیچ موچەیەکیان وەرنەگردووە ئەوانیش هاونیشتیمانی ئێمن داواکەم لە سەرجەم هێزە ئەمنیەکان برایانی هێزە پێشمەرگەکان ئاساییش هێزەکانی فریاکەوتن بە میکانیزمێکی مەدەنیانە و سەردەمیانە گزارش لە داوای خۆیان بکەن بەڕاستی ژیان بەبێ موچە ناکرێت بۆیە پێویستە لە هەموو شارەکان ئەم دەنگە هەڵبڕین وا بەرەو جەژنی قوربان ئەچین ئەو هەموو پێشمەرگە و سەربازانە هەمویان خێزاندارن پێویستە ماڵ و مناڵیان بژێویان دابین کرێ ئێمە لە وڵاتێکی خێر و بەرەکەت و پڕ نەوت و سامانە ئەژین ئێمە ئەپرسین داهاتی ئەو هەموو خاڵە سنووری و کانە نەوتیانە بۆ کوێ ئەچن ئەوەی ئێمە چاودێریەکەین ئەمان بە لیستێکی ناشەفاف ناوی لیستی هێزە چەکدارەکان ئەنێرن بۆ بەغدا و بەغداش لەوە دڵنیایە کە ئەم لیستە ژمارێکی زۆر لە ناوی وەهمی ناوی خەیاڵی پێشمەرگەی بندیواریە هەر شتێکی تری لەو بابەتە تێدا بێت بۆیە لە دوجارە پێشمەرگەی فعلی هێزە ئەمنێ ڕاستەقینەکان ئەبنە قوربانی ئەمە